بەشێک لە هاوڵاتیانی قەزای مەخمور کە ئاوارەی شاری هەولێر بوون زۆربەی کاتەکانیان لەسەر شەقامەکانی ئەو شارە بەسەر دەبەن بە قسەکردن لەسەر بارودۆخی ئێستا و ناخۆشیەکانی ئاوارە بوون و جێهێشتنی زێدی باو و باپیرانیان داواش دەکەن ڕێگەی سەرەکی کە ماوەیەکی زۆرە بەبێ هیچ وەیەک داخراوە بکرێتەوە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ قەزای مەخمور. داوا لە هەرێمی کوردستان دەکەین ئەو ڕێمالوو بکەنەوە بە خێر و بە سەلامەت ئەمە کەتینە لە سەو زیادانە لە سەوێندرێ لە ماران کەتینە یعنی هەریەشی لە مارەشە جێ و ڕێمان نییە ئەمە هەموو فەلاعەتیمان لە گوندی هەیە لەو دیوەمان هەیە لەو دیمان هەیە دەغەرمان هەموو لەو دیوە مارمان هەموو لەو دیوە ناو مەعسکەرینە. دەستخۆشی لە کەناڵی پێیان دەکەین کە بەڕاستی دەتوانین برێن تاکە کەناڵە کە ئێستا ئاوارەکانی مەغمور لە هەولێر بەسەر دەکاتەوە. ئێمە وەکو خەڵکی مەغمور بەڕاستی پێویستمان بە هیچ هاوکارێک نییە چکە بەڕاستی زستانێکمان لە پێشە ئەو زستانە بە دوو کارتۆنی بەڕێ ناکرێ بە دوو دەبڕون و شەکرەک و ئەوانە بەڕێ ناکرێ. ئێستا خەڵکی مەغموری هیچ کاتێک پێویستی بە هاوکاری نەبووە تەنها خەڵکی مەغموری داوایان ئەوەیە کە ڕێگایەکان بۆ بکەنەوە بەڕاستی ئەو هەر هێزەشی لێبی چکە خەرکەکە تەواو بێزار بووە. ئێستا تو لە ماڵی خۆت بکوژێ باشە نەگری بێ لێرە لە هەولێرە بکوژێ لەو ڕەزالەتێ لەو ناخۆشیەی لەو ڕێگایش خەرکەت زۆرش گەڕایتەوە یعنی لە سەچیایە ڕێگایت کە هەیە خەرک بۆ عارەش هەر دەگەڕێتەوە بەڕاستی خەرک بە هیچ نەعاج دەستی لەو شارێ بەرنابێت. وەتێ ئاوارە بوومە نەچمەوەتەوە دا دەکەم و ڕێگایەمان بکرێتەوە بگەڕێنەوە مەخمور. گەنجێکی مەخمور کە ئاوارەی شاری هەولێر بووە دەڵێت ئەوان ناتوان زستانێکی سارد و دوور و درێژ بە ئاوارەی بەڕێ بکەن. ئەو گەنجە ئاماژەی بەوەش کرد ئەو هێزانەی لەلایەن عێراقەوە لە قەزای مەخمور جێگیر کراون ڕەتی دەکەنەوە کە ڕێگاکە لەلایەن ئەوانەوە گیرابێت بۆیە پێویستە ئەو لایەنەی ڕێگاکەی گرتووە هەرچی زووە ڕێگاکە بکاتەوە. تاکە کەناڵە لەوەی ئێستا من بینی بم کە خەڵک بەسەر بکاتەوە لەو منبەرێن گۆشەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم. من گەنجێکم لەوەتی لە تەمەنی خۆم تا ئێستا چار جارە من هەڵاتوم لە مەخمور جارێک هەژدی شعبی هات جارێک داعش هات جارێک فلان هات ئیدی بەسە سنوورێکمان بۆ دانێن. بەڕاستی من لەو تەمەنی ئێستام خەسارەمەندی دەرەجە یەکەم فەرموچێەوە خەسارێ من دەداتەوە. من ئێستا لە خوارەوە حوزم هەیە حوزی ماسیم هەیە دەچن بە ڕۆمانان حوزەکان دەکوژن و دەیبەن داوام لێکردنە ئەو ڕێیە بکەنەوە. جێشی عێراقی دەرێ ئێمە هیچ لاریمان نییە ئێمە معارض نین لەوەی هاوڵاتی هاتووە خۆی بکاتن بەڵام ڕێیەکە یەک بستە بە بست بیبیوە ئێمە سەعات 2 ساعات و نیو لە ڕێگا بوویمە ئەوە چێ من دێمە هەولێرێ فەرم مارمدارەکەم ئێستا لێرە کەوتووە لەسەر جادا. ژیانی ناو مەخمور ئاساییە ئەوەندەیە خەڵک ئەزیەت نادەن. من بەخۆم لە مەخمور بوویمە ئەزیەتان نەداوم قسەی ناشریان پێ نەگوتیمە. دوای زیادبوونی بارگرژیەکان لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق قەزای مەخمور کەوتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندی بەو هۆیەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی لە ترسی کوشتن و شەڕ و پێکدادانەکان ئاوارە بوون. دوای هێوربوونەوەی دۆخی قەزاکەش حکوومەتی ناوەندی ڕایگەیاند ئەوان هیچ پەیوەندێکیان بە هاوڵاتیانەوە نییە بەڵام لە ئێستادا گرتنی ڕێگای سەرەکی مەخمور هەولێر لەلایەن هێزی پێشمەرگەوە ناڕزایەتی لای خەڵک دروست کردووە و وای کردووە بۆ گەڕانەوەیان بۆ قەزاکە پەنا بۆ ڕێگا شاخاویەکان ببن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.